پشتی شش رونشتنان قوارن سیاسی نگاشنا هماهنگێکێک و کابینا وەزارەتên عێراقê پێک بینن ناکو کێنتنابەرە ماڵا شیعی و شیعان و سنە و سنان و فراکسیونên کوردستانی بوونە ئاستەین di قوناغا دوێ وەزارەتا ڕۆشنبیری و پلاندانان و خاندنا باڵا پێکینان و پێنج وەزارەتên din jî بۆ rûniştinên dahatî هێلان. سه وزارت باری پهات دان لیلدم دنگدانه دو وزارت شکست اینا و دبیت عادل عبدالمهدی شو نوان وزیر دن دانت و مدوید کبزیترین دم کابینا حکومت ابدرسی پک بینین. هاوپەیمانیا بینان ڕادگەین کو ئاستەنگە قوارێن سیاسی پێک بێن و سەرۆک وەزیران دەبێت کەسایەتیان دن دەست نیشان بکەتن ئانژی بخۆ وەزارەتên بەرگری و نافخۆ بگەڕێنێت. وزارة الأمنية فأنا أعتقد وزارة الأمنية صالة 2010 برامد إنكو بوكالة بريفا بتشتن ودفي دميدا شو چارە سەری نینن کو ئەف وەزارەتە بێنە گێڕان و سەرۆک وەزیران بۆ هەیە بۆ وەکالەت بڕێڤە ببەتن ئانژی بەرەف پەرلەمانی بهێت و ناوان پێشکەش بکەتن ئەگەر ڕەزامەندی لەسەر هەبن و ڕێژە تەمان بێتن دهۆڵا پەرلەمانیدا وی دەمی پەرلەمان دێ باوەریا خۆ دەتێ. فراکسیۆنا پارتا دیموکراتیا کوردستانê ڕادگەیاندن ku Yeketiya Nîştimaniya Kurdistanê rêja xwe li hikûmetê wergirtiye ku serok Kumar e û pişkên wan jî yên partîne û fraksiyonên din e. براستيش مثلا يكتير اجتماعي كردستان باورتكم يعني بالنسبه بوان اوان بدايات وبحثي رئيس جمهوريتك رئيس كومار وان رئيس كومار شيا ورقرتي استحقاق انتخابي اخويا ورقرتي يدي كاش راستي او تابعي وانا او بين الجلسه ده هنا الجلسه ده فراکسیونên din yên Kurdistanî navxûda rêk nekeftin wildawiye rêja yasayî jî hate şikandin. عادل عبدالمهدي هي دەیەوێت پەڕی بکات تقریبا دوانزە بۆ سێنزە لە سەدا لەبەرەوەی ئێمە داوا کارین کە ڕێژەی کورد زیاد بکرێ گرنگەوە نییە کە وزارەتەکە بۆ ئێمە بێ بۆ هەر کەسێکی تر بێ با کەسی بێلایەن بێنن داینن. داویە vêşanoye wek çavdêrên siyasî dibêjin nahete daxistin û nakokiyên qewarên siyasî dê berdewam bin û hikûmeta Adil Abdilmehedî jî bi timamî ڕووناهیە نابینی. li Bexdanezar Abdullah دەنگی ئەمریکا.